سلااو طبعا سەیری فیلمی ئەوم کرد میشن ئیمپۆسیبل دێد ڕەکنینگ پارت 1 فیلمێکی لە سینەما فیلمێکی ئاکشنی خۆش خۆی فیلمەکە ستۆریەکەی ئەزانین چۆنە با پێتان بدەم لەبەرەوەی میشن ئیمپۆسیبل هەر دوو پارتی دەدەسیتن تۆم کروز واز لە ڕۆڵی ئەوەی دێنی ئەو ڕۆڵی میشن ئیمپۆسیبل ببینی بەس تۆم کروز تاکێ کەسێک کە تا ئێستا هەوڵ دەدا کە سینەما وەک سینەما ببینێتەوە یعنی نەستە ناو ئیتیزاهی پلاتفۆرمەکانی ستریمینگ و یان فیلمی ئەو فیلمانەی کە دەدەسیتن جیهەتی معەنی هەیە یان نەفرێک لە پشتیتی یان لایەنێک لە پشتیتیان بۆ ستایل ئەو تاکە کەسێک کە هەوڵ دەدا سینەما وەک خۆی ببینێتەوە فیلمی ئاکشن دەربچی یان خۆی پێشوی فۆڵ ئاوت کە 2018 دەرچوو دوای ئەوە کۆڕۆنا و شتیوا بەسەر داهات بۆیە تۆزێک فیلمەکانی تاخیر وەگینا تۆپگەن ماڤری کە بەشی یەکەمی کە چەند ساڵ پێش ئێستا دەرچووە ئەو بەشەی پار دەرچوو بەڕای من یەکێک بوو لە خۆشترین و باشترین فیلمەکانی پار لە ڕووی ئاکشن و ئەڵساریش ئەو فیلمە دەرچووە زۆر خۆشە بەس تۆپگەن ماڤری خۆشترە و لە هەمان کاتژە فیلمەکە لە بەرەوەی پارت 1 تۆزێک ئامادەکاری تێدایە تۆزێک پریپێرشنی تێدایە بۆ پارتی 2 هەست دەکەم زیاتر ئاکشنە زۆرەکە و ستۆریە خۆش و قوڵەکە زیاتر لەوێندا لەبەر ئەوی وەکو ئەوی ئەگەر بینە ببیرت بێ ئەڤنجەرس کە دەرچوو ئینفینیتی وۆر دوای ئێندگەیم زۆر خۆشتر بوو لە ئینفینیتی وۆر یعنی وەک حازرکردنێک بوو بۆ ئێندگەیمی ئەو پارت 1ش زیاتر حازرکردنەکە بۆ بەشی دووەم کە پارت 2 کە ساڵی داهاتوو 2024 دەرەچیتن تەمان فیلمەکە دوونیە لەوەی کە ئەوەی لە تۆم کروز دەبی لە میشن ئیمپۆسیبل ئەو ڕاکردن و هەردانە یونیکەی خۆی بە بەرام قاردە کامەرە بەدەوری لە سوڕێتەوە تێدایەتی پڕە لە BMW لەبەرەوەی ئەو سپۆنسەری ئەوەیە نوعی ئەوەی لە ناو شاری کە متارەدە بە سیار دەکرد لە ناو شارێکی قەڵەباڵغ تێدایەتی ئەو نوع عەشەرە ئەوەکان ئەوەی کە وەرەزانی تەواو ئەوان بە هەموو نوعاتی دەمرن هیچی نییە ئەخیر لە قەنەجاتیان دەبی شتێک ڕوو دەداتن ئەوانەی تێدا و دائیمەن قومبەلەکیان شتێک ڕوو بداتن مەسەلەن ئەخیر سانێمایە یەک سانێمایە هەموو دنیا کاول دەبیتن تێدایەتی دائیمەن ئەوەی تێدایە کە IMF Impossible Mission Forces کە ئەوان سەربوانن کە دەچن دائیمەن ئەو مۆزوعی حەل دەکەن یا مۆزوعی حەل دەکەن دنیا لەسەر کاوەبوونی ینی ڕزگاری دەبێت ئیتر هەرچ شتێک لەو شتانی کە ڕەبتە بە جیهانی میشن ئیمپۆسیبل بەبێ ئەوەی ئەو بەهارات و ئەو شتە قۆڕانێک ئێستا لە فیلم و لە سینەما دەبینی لە ساڵی 2020 و لە 2022 کە لە سینەما ئەوانە هیچ تێدانە یعنی پیور فیلمەکی میشن ئیمپۆسیبلی کو بیدایەتەکەی بیدایەتی 2000ەکان کە دەرچوو هەر بەنەفسی عەقلیەتە فیلمی تازە ئەو فیلمانە و لە هەمان کاتیشدا بە تەکنیکی تازە بە ئیخرازی باشتر بە ئەوشتی جوانتر و هەروە چیرۆکەکانی ڕەبت کراوە هەر ئەو نییە بڵێ وەڵای باسی شەڕی ساردی بەینی رووسیا و ئەمریکا دەکاتن و نازانم چی و ئەو شتانە ئێستا تەتەوری کرد ئەو مەترسیانی کە لەسەر مرۆڤاتی ئێستا گۆڕایەوە کوجارە نییە بڵێ شەڕی سارد لە بینی ئەمریکا و رووسیا لەو بەشە باسی مەترسی AI دەکا زیرەکی دەستکرد و ئەو شتانە زیرەکی دەستکرد چەند مەترسی هەیە ئیتر شتە تازەکانیان ڕەبت کرد و بە شێوازێک لە شێوازەکان و بە شێوازێکی خۆشی تەبان و فیلمێکی ئاکشنی جوانیان دەرکردووە و هەروە ینی بەڕای من بڕۆم بیبین لە سینەما خۆشە فیلمەکە خاص بۆ سینەما دروستکە وەم لە سینەماش ببینیم کە دەربچیتن دووبارە سەیر دەکەمەوە بە نوسخەی داونلۆد و سافیان پلاتفۆرم و ئەوانە لەبەرەوەی فیلمەکە شایانی ئەوەیەتی دەست خۆش.